بۆ پەیداکردنی پژێویشیانی ماوەی 5 ساڵە لە نێو بازاڕی سلێمانی کاری سربەخۆی خۆی دەکات. سەردار ئەحمەد هیچ موچەیەکی لە حکومەتدا نییە و سەرڕای تەمەنی زۆری، بەڵام ناچارە بۆ پژێویشیانی ڕۆژانە کار بکات. ئەو دەڵێت لە کوردستان بنەماکانی مافی مرۆڤ پێشەل کراوە، تاک لێرە مافەکانی پێنادرێت. ئەگەر کار نەکەیت ناتوانیت بژیت و لەو سامانە زۆرەی وڵات هیچی بەرهەژار ناکەوێت. چەند ساڵە ئیشەکەی؟ 5 ساڵە ئیشەکەی. وەکو موچەخۆری حکومەت موچەخۆر بوویت؟ من ناوەڵ یەکێک کە ئەچێتە تەمەنەوە لە وڵاتە ئیشی پێ نەکرێت چییە کات؟ یانی حکومەت بەخێوی کات لێرە لە کوردستان؟ ناوەڵە حکومەت بەخێوی ناکە. بێت چی بکات؟ وەڵا بێ خۆی بەخێوکە. وەڵای حکومەت بۆ بەخێوی ناکە؟ وەڵای حکومەت ئێمالە وجدان لە وڵاتانە، وجدان وەڵ لە وڵاتە. ڕۆژی جیهانی جارنامەی مافەکانی مرۆڤە. ئەو مافانەی کە لە کوردستان هەمووان گلەییان لی هەیە. هاوڵاتیان دەڵێن ماف لە کوردستان تەنها نووسراوی هەڵواسراوی سەر کاغەزێکە لە فەرمانگەکان، هیچ کەسێک مافەکانی خۆی پێ نادرێت. واللهی هەتا بڵێ زۆر خراپە. ئێستا شتێک هەیە لە یابان پێڵێن تەمەن درێژەکان ئەلمعەمەرین، ئەڵێ ئەو معەمرانە بۆ تەمەنیان درێژە و معەمرن، ئەڵێ یەکەم شت ڕێزیان لێگرن، دووەم حکومەت شتێکیان بۆ تەرخانەکات، چونکە ئینسان کە بە تەمە ناچوو ناتوانێ ئیشکە، هەر خۆی گۆچانەکەیەتی. لە ئەوروپاش عینی شت ئینسان کە بە تەمەن بوو ئەبێ حکومەت شتێکی بۆ بکە، نەوەکو بچێ بە ڕیز ڕاوەستێ دووسێ ڕۆژ چاوەڕانی موچەکەی بێ و لەو هاوینە ئەو گەرمایە لێیا و ئەبێ حکومەت موچەکەی بۆی بێنێ بۆ ماڵەوە. یعنی ئەوەی بە ئینسانی بە تەمە نەکرێ مەگەر لە سەردەمی کۆیلایەتیا هەبووە ئەو شتە. تۆیسەوە کرێکارە ویسە کرێکارە بێعیش و بێکارە، ئیش نییە، کار نییە، یعنی خەڵکێکەیە یعنی زۆر بێش و بێکارە، ینی زۆر ینی حکومەت ئەبێ چاوێ لەو خەڵکە بکێشێتەوە. لەبەر چی؟ لەبەرەوەی سەوتی پێداوە، دەنگی پێتاوەوە، بە سەوتی ئەو ملەتە هاتوۆتە سەر ئەو تەختە، ئەبێ چاویشیان بە خەڵکۆ بێ. فەرموو بچۆ ساحەی ئەو کرێکارانە یەک سارێتێ 100 زەلام بۆی ڕاکە. کرێکار دەرچووی دانەمەزرا و فەرمانبەر گیرا و هەتا دوایی هاوڵاتیان بەگشتی هەمووان نیگەرانن لە ئەدای ئەو حکومەتەی 30 ساڵە نەیتوانیوە هیچ گۆڕانکاریەک لە ژیانی خەڵکیدا بکات، گۆڕانکاریەک کە بۆ نەهێشتنی جیاوازی چینەتی و حەسانەوە بێت لە خاکێکدا کە هیچ کات ئارامی خۆشگوزەرانی بەخۆیەوە نەبینیوە و دوو تاقم هەموو شتێکیان بۆ خۆیان خۆڕە کردووە. بۆ زۆر کەس کە باسی مافەکانی مرۆڤی بۆ دەکەیت، لێرە جگە لە پێکەنینێکی تاڵ لە دڵێکی بێئومێدەوە هیچی تری لێ نابیستی. ڕامیا ڕسمان کەناڵی پێیام، سلێمانی.